باو هاو نیشتیمانیانی خۆشەویست با هەمومان لە ماڵ بمێنینەوە خۆمان بپارێزین لە ڤایرۆسی کۆڕۆنا و هەمومان پابەندین بە ڕێمایەکانی وەزاری تەندروستی و بە هیوای تەندروستێکی باش و گەشتێک. منێک و خوێندکارێکی زانکۆ داواتان لە یەکەم پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بن و لە ماڵەکانتان بمێنەوە لە پێناو سەلامەتی خۆتان و خانەوادەکانتان. سڵاو خۆشەویستان. ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسی کوشندەیە کە ئەمڕۆ ڕووی لە هەموو جیهان کردووە. کوردستان ئێمەش بێبەری نییە لەو ترس و بڵەڕاوچەیە. لە ماڵەوە بمێنەوە تاوەکو سەلامەت بن و بەدوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا. منوە کارمەندێکی حکوومەت زۆربەی و کاتانەی کە لە پشودان لە ماڵەوە بەسەرێ بم تا خۆم و خێزانەکەم بەدوور بین لە ڤایرۆسی کۆرۆنا بە هیوای سەلامەتی بۆ ئێمە و بۆ ئێوەی خۆشەویستیش. مناڵە چاوگەشتەکان ڕۆژتان باش. ئێستا پێتان دەڵێم چۆن خۆتان لە پەتای کۆڕۆنا بپارێزن. لە ماڵ بمێنەوە و مەچن بۆ کۆڵان. زوو دەستان بە ئاو و سابوون بشۆن. پاک و خاوێنی بپارێزن. بێزار مەبن لە ماڵەوە چونکە پارێزراو دەبن. دەتوانن بە خۆتان یاری بکەن. هیوادارم هەموو مناڵانی کوردستان و جیهان پارێزراو بن لە پەتای کۆڕۆنا. خۆتان لەگەڵن. لە ماڵەوە دەمێنمەوە بۆ ئەوەی پارێزراو بن لە ڤایرۆسی کۆڕۆنا. سەبارەت نەخۆشیە ڤایرۆسە کۆرۆنایە ئەس وەکو ئێکژی خاڵکی هەرێما کوردستانê سوپاسیەت بێسنور ئاراستەی حکوومەتە هەرێما کوردستانê dikem ji bo roleweyê ciddî ji bo berhengarبûna evê nexweşiyê. ڤایرۆسی کۆرۆنایە weke bahûzek weke herûbayek li pitiriya welatên cîhanê belav bû bû eger evê çendê sedan hezaran kes giyanê xwe ji dest bidin. Lê bi rastî helwîstê hikûmeta Herêma Kurdistanê helwîstekê tund û rijd bûye ji bo berhengarbûna evê nexweşiyê. Lewra supasiyet xwe digihîn me hikûmeta Herêma Kurdistanê û ji xelkê herêmê dixwazim pêgiriyê birênmayên hikûmetê û wezareta saxlemiyê bikin ta ku jiyana her lewenekê ya saxlem bit. Rêz û silav.